گۆکتوو ئەو زێڕانەی کە بۆ تۆخەیم دانابوو بیان هێنا بێنە با بیدەین بە سەربازەکەی بیبە. هێوەڵا بەگم فێشتر ئامادەتان کردووە؟ حەزمان بە چارەی ئەوانە نییە کە دوایە خان. هێوەڵڵا دەستور هەیە بێمە ژوورەوە. وەرە ژوورەوە بامسی باک. باشە ئەی دەنگ و باسی تۆخەی چۆنە؟ لەو کاتێ یاخی بووەکان هاتوونەتە ژێردەستی ئەو زۆر دڵخۆشترە. هەی ماشاءالله ماشاءالله. ئەمە خۆیەتی ئەمە دەستکەوتە جەنگیەکانی باپیرم سولەیمان شایە. هەروەها مەشیان دەستکەوتە جەنگیەکانی ئەرتوغولی باوکمە. ئەوەشی برازاکەم بای هۆجە خوێنی ئەو لە نێو ئەم زێڕانەدایە. کاکەم ساڵجی بەگیش هەروەها عەبدوڕەحمان غازی هەموو شەهیدەکانی ئەم هۆزە هەمویان خوێنیان لە نێو ئەم زێڕانەدایە. ئێستا تۆ هاتووی ئەو زێڕانە لە من ببەی ها؟ وانە؟ فەرموو وەرە بیان بە وەرە کۆی بکەرەوە هەمویان ببە بۆ خۆت. داوای باش لە تورکەکان واتە هەوڵی بردننی چاوی شێرێک.
ئەو تۆخە سەگە بڵێ ئۆ زیکای هەرگیز ئەو هەرگیز باج نایاتە مخۆر ئەوە باچی ئەو کەسانەیە کە ئەیانەوێت شێرێک ڕاو بکەن